گەورە و مهرەبان خوشک و برایانی خۆشەویست ئەم کاتەتان باش سەرۆک مەسعود بارزانی ڕاگەاند نەش پارتیا دەموقراتا کوردستان باە وێنها کوردستان داگیرکری باە وێ هەولێرژی ji aliyê kes nedin ve hatiba hukmkirin. Doh li Hewlêrê Partiya Demokrata Kurdistanê PDK bi fermî dest bi hilmeta rêklama hilbijartinên Parlamentoya Kurdistanê kir. Dirêw resmê de serokê PDK Serok Mesûd Barzanî gotarek pêşkêş kir û ragihand ku li pêşiya Herêma Kurdistanê hilbijartineke carinvîsaz heye. Serok Barzanî li destpêka gotara xwe de got îro 11 Eylûnê ye salvegera şoreşeka mezin a seranserî ya gelê me ye. Birêberiya Barzaniyê nemir ev azadî û destkeftinên îro hene ber hemên şoreşa Eylûnê ne ku şoreşek siyasî, çekdarî, civakî û fikrî bû. شورشک بو کو دیروکەکەن و ئافراند. شورشێک بوو قەڵایەکی دروست کرد لە ناوچەکە بۆ ئازادی خوازان و دیموکرات خوازان. شورشێکە کەس نەیتوانی خاڵێکی بچووکیش لەسەری بگریت کە لە مێژووی خەباتیدا بۆ یەک ڕۆژ و بۆ یەک جاریش پەنای نەبردە بەر کارێکی خلافی یاسا یا بە نامەردی کارێکی کردبی. هەموو خەباتی بە مەردایەتی و بە سەربەرزی کردی. سەرۆک بەرزانی هەروەها گوت ku PDKش destpêka damezrandina xwe heta şoreşa Eylûnê û heta roja îro emrazek bûye ji bo destxistina mafên gelê Kurd parastina destkeftinên wê wiha berdewam kir. Partî Demokratî Kurdistanîş li hemû qunaxekanî xebatî gelekeman da li satî damezrandinî û li şoreşa Eylûlî mezin heta êstaş emrazek bûye. بۆ بەدیهێنانی مافی ڕەوای گەلەکەمان و پاراستنی دەستکەوتەکانی میلەتەکەمان. سەرۆک مەسعود بارزانی هەلبژارتنên meha gulana Bûrî yên Parlamentoya Iraqê bi bîr anî û got gelek kes li hêviyê bûn ku tunebûna PDK bibînin lê nizanî bûn ku dê PDK li ser asta Iraqê biba partiya yekemîn. Himmetekî zortan kir netan hêşt xewnî nahezan bête dî. زۆرێکیان بە تەمای ئەوە بوون کە کوتایی پارتی ببینن نەیانزانی کە پارتی ئەبی بە حیزبی ڕقم یەک لەسەر مستەوای عێراق. Li berdewamiya axaftina xwe de Barzanî got ku ji bo Kurdistan bihêz be divê PDK bihêz be ji bo avakirina hukmraniyeke baş. Her wiha got dema xwe vala derbas nekin û bersiva reşkirina ti kesî jî nedin. بۆ ئەوەی کوردستان بەهێز بیت دەبی پارتی بەهێز بیت بۆ بنیاتنانی حکومڕانی باش. بۆیە لەسەر شانی ئێوەیە خۆشەویستان هیممەت بکەن لە ڕۆژی 30 ئەیلول جارێکی تر نەهێڵن خەونی ناحەزان بێتە دی. Serok Barzanî behsa rola giring ya partî kir û got bînin bîra xelkê ku eger PDK neba dê plana nehiştina Herêma Kurdistanê ser bigirta û îro kesên din dê li Hewlêrê hukm bikira. Her wiha dê hemû Kurdistan di bin dagîrkeriyê de baya. ئەمە هەروە بە خوڕایی نەهاتووە ئەمە شەونخونی بووە بە شەونخونی ژمارەیەکی زۆر لە کوڕ و براکانتان باسی ئەو هەموو پرۆژانە بکەن کە ئەنجام دراون باسی ئەو هەموو دەستکەوتانە بکەن کە بەدەست هاتوون باسی ئەوە بکەن کێ داعشی تێکشکاند هەر لەم نێزیکانە باسی ئەوە بکەن و بەبیر خەڵک بیننەوە ئەگەر پارتی نەبا پێلانی لە ناوبردنی هەرێمی کوردستان سەری دەگرت ئیمڕۆ خەڵکێکی تر لە هەولێر حکمیان دەکرد
بارزانی آنی زمان کو گوتنین بکریار پرهیسانن لوما جبر بجیرن خوخوست سوزین کو نکارن بجی بینن ندن خلکی و گوت از پشتراستم کو دی پدکی سر بکوه لید و سرکفتنکا مزن با اگر او یک جی بیک هات دی حکومتکا بهیز ورا آوا کرن کو بکارا چاک سازیان بینگهین بکه بگهارتنین مزن دی همو وارانده بکه قسەی بێکردار زۆر ئاسانە بەڵام قسەی کە دەیکەیە بی کردداری لەگەڵ بی لەبەرەوە وەکو پارتی نابی فێریەوە بین وعدی بێکردار قسەی بێکردار بە کەس بڵێن و باسی بکەین لە کاتی ڕاپەڕین کێ باسی هەڵبژاردنی کرد و باسی دیموکراتیەتی کرد لە وڵاتەدا کە ئەبی واز لە شرعیەتی شۆڕژگێری بینین بەرەو شرعیەتی دەستوری بچین کێ بۆ ئەمەی بە خەڵکە کردووی هەلبژاردنên پارلەمانتۆیا هەرێما کوردستانی lê roja sihê vê mehê werin darxistin 673 berbijêr ji 29 aliyên pêkhatên siyasî ji bo wergirtina 111 kursiyên parlamentê hene di nava wan de 11 kursî ji bo kîmîneyên olî û netewî ne نعرف